أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة، أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون، اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك، إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه وأستغفرك لما لا أعلم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. براني برز وخوشوي صلاة وخاي پروردگارتان لێبێت. بەردەوامی لەسەر قسەکردن لە مۆضوعی ڕیبا ئەمڕۆ لە زنجیرەی چوارەمی باسەکەمان لە دەرسەکانی ڕابردوودا هەندێک وەڵام ئەو پرسیارە نەماندایەوە کە لە ڕێی فەیسبوک و لە ڕێی تەلەفۆن و لە ڕێی ئیمێڵەکانەوە پێمانەگەن. ئەمڕۆ هەروەها دەست پێ ئەەکەین و جەنابیشتان هەر کەسێک هەر بە ڕێزێک پرسیارێک مداخلەیەکی هەیە لەسەر ئەو عنوانەی فەیسبوک لەسەر شاشەت کە دەرەکەوێت پەیوەندیمان پێوە بکە. یەکێک لەو پرسیارانەی کەم هەفتەیە ڕوبەڕوو بۆتەوە کە دیارە گرنگترینیانە پرسیارەکان زۆرن، بەڵام ئێمە بە حکمی ئەوەی هەندێک لە پرسیارەکان بابەتەکانی بۆ خۆیان تەوەری تایبەتیان هەیە و قسەیان لەسەرەکەین بە تێر و تەسەلی. بابەتێکی گرنگ هەیە لەم هەفتەیە کە بەحث کراوە، ئەویش مۆزوعی تەسویقی شەبەکیە. شتێکمان هەیە کە ئەمڕۆ داهاتووە پێی ئەوەتێ تەسویقی شەبەکی. ئەم فکری تەسویقی شەبەکیە بریتیە لە معاملەیەک کۆمەڵی خەڵک بەشدار ئەبن، شەریکەیەکی تا ئاسێکی باش نەناسرا و شەریکەیەک کۆمپانیایەک کە هیچ بنکە و بارەگا و تۆمارێکی ڕسمی یا فەرمی نییە لە زۆرێک لە وڵاتانی کە کاری تیاکە. ئەم کۆمپانیایە هەر جارە و بەناوێکەوە کاڵایەک لە خەنە بازاڕەوە. ئەم کاڵایەنی کە ئەوانی خەنە بازاڕەوە کاڵاکان زۆر جار وەهمین، واتە کاڵەکان خۆیان بۆ خۆیان مەبەست نییە بکردرێن. ئەمە لە ماوەی چەند ساڵێک ئەم ئیشە ئەکەن، ماوەیەک ئاڵتونەکە کاڵا بوو، ماوەیەک سەعاتێکیان ئەکرد بە کاڵا، ماوەیەک شتێکی کللتوریان ئەکرد بە کاڵا، توحەفیاتێکیان ئەکرد بە کاڵا. ئێستا هەندێک وێبسایت ئەکەن بە کاڵا. ئەم وێبسایتانە بەکرێ ئەدەن، بۆ نمونە وێبسایتێک تۆ بۆ ماوەی 3 ساڵ پێتی بەکرێ ئەدەن بە مەبلەغی با بڵێن $500 $600 $800 یا کاتی خۆی ئاڵتونەکەیان پێ ئەفرۆشتی. ئەمانە سعری حەقیقی خۆیان نین، واتە ئەم کاڵایە نرخی حەقیقی خۆی نییە، ئەو ناکات لە بازاڕە. ئەو بۆچی ئەو بەو نەپێتی ئەفرۆشێ؟ لەبەرەوەی تۆ ئەبی بە بازرگان لای ئەم کەسە، بازرگانی بەم کاڵایەوە ئەەکەی. من کە دێم ئەم کاڵایە ئەکڕم کە ئاڵتونەکە ئەکڕم یا وێبسایتەکە ئەکڕم، ئەیفرۆشمەوە بە خەڵکی تر یا خەڵکی تر بانگەکەم ئەوانیش وەک من وێبسایتێک ئەکڕن یا پارچەی ئاڵتونەکڕن. لەژێر باڵی منە بەلای ڕاست و چەپما شەبەکەیەک دروست ئەبێ. ئەم شەبەکانە بە شێوەیەکی متەوازی، واتە سیان لە باڵی ڕاستم سیان لە باڵی چەپم، ئەمانە کە بوون بە 6 کەس بەم شێوەیە لە باڵی ڕاست و چەپمەوە، ئەو پارە و داهاتی کە ئەوان ئەیدەن بە کۆمپانیا جوزئێکی بۆ من ئەگەڕێتەوە، جوزئێکی ئەو پارەیە دێتەوە بۆ من. هەندێک جار ڕبحی هەندێک کەس لەم شەبەکانەیە، ئەم شەبەکە وەهمیانە ساڵانە $20 دەفتەر خێرەکە، هەیە ئەچێ بۆ $50 دەفتەر خێرەکە، سەقفێکی مەحدودی نییە. ولەما بەعام بەڕێزان بغض النظر، یعنی بە چاوپۆشیکردن لەوەی کە ئەم کۆمپانیایانە ناویان چییە و کار و ئەرکیان چییە، بە چاوپۆشیکردن لەمە مەجامیعی فقهی پێیان وایە کارکردن لەگەڵ ئەم کۆمپانیایانە حرامن. لەو مەجامیع فقهیانی کە تا ئێستا فتوایان لەسەر ئەم مۆزوع داوە، وەزارەتی ئەوقافی قەتەری فتوای داوە کە ئەمە حرامە، وەزارەتی ئەوقافی کوێیتی فتوای داوە کە ئەمە حرامە، داری ئیفتاء میسری فتوای داوە کە حرامە، داری ئیفتای فەڵەستینی فتوای داوە کە حرامە، لیجنەی باڵای فتوای سعودیە بڕیاری داوە کە ئەمە حرامە. ئەمانە هەموویان کۆدەنگن لەسەر تا ئێستا یەک مؤسسەی علمی معتەبەر نییە ڕێگە بدا بەم کارە. لە چییە ئەم کارە حرامێکی وەرەگرێ؟ عولەما ئەفەرمون ئەسبابی تەحریمەکەی لە کۆمەڵێک شتایە کە هەموو ئەمانە مەجالی مۆڵەتدانی پێنی. یەکێک لەوانە ئەڵێن ئەمە ڕیبای فەضڵ و نەسیعی تایە، بە هەردوو نەوعەکەی ڕیبای تایە. بۆ ئەڵێن چونکە ئەو کاڵایی کە ئەفرۆشتێ مەبەست نییە لە کڕین و فرۆشتنەکەیە، مجرد ئەمە کاڵایەکە بۆ تەمریرکردنی ڕیباکە. و هەر کاتێکیش زانایان قسە لەسەر بابەتێکێکن، مەسەلەن بیدایەت ئەم کۆمپانیایە کە دروست بوو بیدایەت کۆمپانیای گۆڵدن کویست بوو، پارچە ئاڵتونێکیان تەرحە کرد کە زانایان وتیان حرامە، بەس کاڵاکەیان گۆڕی، نفسی معاملەکە ماوەتەوە بە کۆمەڵێک جیاوازی لە تەفاسیلەکانە، بەڵام معاملەکە معاملەی تەسویقی شەبەکی پێ ئەڵێن. بۆیە فتوای زانایان زۆر دقیق فتوایان داوە. ئەوان نایەن تەصنیفیکن فلان کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەوەی تر نا، ئەڵێن معاملەی تەسویقی شەبەکی حرامە. بۆ وەکو عەرزم کردن یەکەم جاڵێنەمە هەردوو ڕیباکەی تایە، ڕیبای فەضڵ و نەسیعی تایە، دوم ئەڵێن قماری تایە، سێم ئەڵێن غەشی تایە، چوارم ئەڵێن تەدلیسی تایە، پێنجەم ئەڵێن تەغریری تایە، کە ئەمانەی یەکێکیان کافیە بۆ تەحریم.
کۆبوونەوەی هەموو ئەمانە ئەیکا بە حرامێکی زۆر قورس لەبەرەوە من تکام وایە لە گەنجی ئەم وڵاتە بەوەی کە نەسامانی ئەم میلەتە بە هەدەر بدەن چونکە ئەم پارانە هەمووی ئەچێتە گیرفانێکی مەچهولەوە لە دەرەوەی ئەم وڵاتە یعنی ئێمە ئەگەر 1000 گەنج لەم وڵاتەیە بەشداری ئەم پرۆژەیە بکە ئەم 1000 گەنجە 1000 ئەو 900 دۆلاری ئەبێ حواڵی کۆمپانیایەکی بیانی بکرێت لە دەرەوە کە هیچ سوودێک لەم وڵاتەیە نەخزمەت بە کللتور نەخزمەت بە ئاین نەخزمەت بە ئابووری نەخزمەت بە کشت و کاڵ نەخزمەت بە ژیار خزمەت بە هیچ شێوازێکی ئەم وڵاتە ناکە گەنجی ئەم وڵاتانە فێری تەمەڵی فێری مشەخۆری کابرادا ئەنیشە بە دیار کۆمپیوتەرێکەوە یا ئەچێ کاڵایەکە کڕێ ئەمە ئەگەر گەنجی وڵاتی ئێمە سەرقاڵی ئەم جۆرە مامەڵە و کارە بێ ئەی ئاوەدانکردنەوە کێ ئەیکە ئەمانە دەستڕەنگینی ئەم گەنجانە چیان لێدێ ینی ئەمە جۆرێکە لە تەخدیر جۆرێکە لە تلیاک کە گەنجی ئەم وڵاتانی پێ تەخدیرەکرێت بۆیە بەڕێزان ئەمە حرامە خەڵکێکی زۆر پرسیاری لەیەکە منۆکو عەرزم کردن ئەمە فتوای مؤسساتی علمیەکە ئاڵێن حرامە بۆیە فتوای تاکە کەسێک کە لەوانەیە ئەمان بە هەڵەتی بگەێنن لەوانەیە وەکو پێویست هەموو لایەنەکانی مۆزوعەکەی بۆ ڕوون نەکەنەوە ئەمما مۆسا بەڕێزەکە بەتەنیا ئەڵێ حەڵاڵە مەفروضە بگەڕێنەوە سەر فتوای مەجامیع و مؤسساتی علمی ئەڵێن حرامە ئەمە سەبارەت بەو پرسەی کە هاتبوو بەردەوامی لەسەر بابەتەکەی خۆمان بابەتی پێشومان لەسەر قەرز قسەمانە کرد بەڕێزان وتمان کەسێک کە قەرزێک ئەدا بە کەسێک اینجا ئەو قەرزە وتمان دوو شێوازی هەیە یا ئەوەتە بەدەست قەرز پێیداوە یا ئەوەتە بە معاملەیەک پێیداوە و دوایی کابرا قەرزار بووە ئێمە وتمان صفەی ئیلزام لە دانەوەی قەرزەکەیە دانەوەی قەرزەکەیە بە میثل واتە من دۆلارم لە جەنابەت وەرگرتووە من ملزەمم بە گەڕانەوەی دۆلار علەما ئەفەرمون کەسێک کە قەرزێکەکە ملزەمە بە ڕەدی میثلی قەرزەکە نە قیمەی قەرزەکە واتە ئەگەر دۆلار شکا من مەجبور نیم لە قیمەی قەرزەکەیە کە بە دینار ئەدەمەوە قەرەبووی نرخی دۆلارەکەت بۆ بکەمەوە کە ئەو کاتە پێت داوم من میثلی دۆلارەکە 50 وەرەقم لە جەنابەت وەرگرتووە 50 وەرەقە ئەگەڕمەوە هەندێک فتوا نەقڵەکەم من فتواکان کە نەقڵەکەم بۆ تەوثیقی قسەکانی خۆمە بەڕێزان یعنی مەبەست لە نەقڵکردنی نەسەکان ئەمە وەک خۆی نەسەکان نەقڵکەم بۆی هەر بەڕێزێکە گوێی لێ پێیوانە بێ ئەمە ڕەئی منە بە شخصی نە من مجرد ناقیلی ئەم ڕەئیانم ابن عابدين كيك كلا بياواني علماء أحناف فرميه فإنه لا يلزم لمن وجب له نوع منها سواه بالإجماع أفرميه كسيك أجر نوعك لأنواع أموالي للايا يا مثل قرضك للايا أفرميه وجب له نوع منها لو زياتر نابي أربع إجماع لما زياتر ملزمنية ككابري قرزار بيجريتوا شيرازي كيك لبياواني شافعي كلبياواني فقه شافعي لمهذبة أفرميه ويجب على المستقرض رد المثل أفرميه أو كسيك مستقرضة كقرزارة شي أجريته ورد المثل واتا أو باريك وريقرتو همان أو مثل أجريته يا جنمي ورقرتو جنم أجريته وجوي ورقرتو جو أجريته فيما له مثل أجرهاتو قرزك مثلي هبو لأن مقتضى القرض رد المثل چونك أفرميه أوي بقرض واجبة بي لسر كابراي قرزدار ردي مثل واجبة بي ابن قدامة لحنبل كان أفرميه ويجب رد المثل في المكيل والموزون أفرميه بيويستكا كابراي قرزدار ردي مثل بكاتوا قرزكي تشنيكا وشون أو بداتوا لا نعلم فيه خلافا كواتا أما إجماع علماء لسرا ومناقشين ابن حزم الظاهري كان أفرميه الربا في القرض في كل شيء أفرميه الرباي قرض لها مشتكى دروس أبي وكو الرباي بيعنية تنهى لآلطون لأصنافك محددة دروس بي الرباي قرض وكو عرزم كردن درس رابردوش لها مشتكى دروس أبي فلا يحل إقراض شيء ليرد إليك أقل أو أكثر أفرمي حلالنية هيك شتيك بقرز بدي بو أوي كابرا زياد لقرزكي خود يا كمي قرزكت بو بينيتوا لكن مثل ما أقرضت شنت بيداوة تشيت بيداوة شونت بيداوة آوائي قريتوا في نوعه ومقداره لجوري قرزكو لا شنديتي قرضك وهذا إجماع مقطوع به أفرمي ما إجماعك مجالي مناقشة ثانية مجمعي فقهي إسلامي كمعاصرين طبعا إما كفتوى يكون كان نقلكين هنديك بريس وتصور نكن أو كون بو زمني خويان إستا مستحدثات نظام آبوري إسلامي يا مستجدات نظام آبوري إسلامي قراوة هنديك كزوا تصور نكا أما بوي هي وابع بوي مجمعي فقهي إسلامي لمباري وعليه العبرة في وفاء الديون الثابتة بعملة ما عبرت بند بو قرزاني كثابت ابن بدراوي كي دياري كراو أفرمون هي بالمثل وليس بالقيمة واتا كابرا قرزكي تشن بوا أو نأداته وقيمي قرزك ناداته لأن الديون تقضى بأمثالها أما فتوى مجمعي فقه إسلامية شون كافرمي قرز بهاو شيوي خوي أدريتوا واتا قيمي قرزك ناقريتوا باش ئەگەر ئێمە جاری وا هەیە وا پێش دێین دراوێکی دیاری کراو حکومەت ئیلغای ئەکاتەوە ئایا لەم حاڵەتەیە ئەوەی کە قەرزدارە
و ئەوەی قەرزەکەی داوەتێ بەچی وەرێگرێتەوە ئێستا کابرا دیناری داوەتێ فەرزنا حکومەتی عێراقی ئێمە چەند جار ئەزمەی اقتصادیمان هەبووە حکومەت جۆرێک لە دراوی ئیلغا کردوتەوە ئەگەر حکومەت ئەم دراوەی کە دراوە بە قەرز ئیلغای کردەوە ئایا کابرای قەرزدار چی ئەگێڕێتەوە وە خاوەن قەرز چی وەرەگرێتەوە طبعا لێرە عولەما ئەفەرمون ئەوەی کە قەرزارە لێرە نابێ عوملە ئیلغا کراوەکە بگێڕێتەوە چونکە کابرای مقریض مستەفید نییە پارەکەی ئەفەوتێ فتوایان داوە بەوەی کە دروستە کابرای قەرزدار قیمەی ئەو عوملەیە بگێڕێتەوە کە کاتی خۆی عوملە بووە باش ئەگەر قیمەکەمان گێڕای واتە من 50 وەرەقم پێداوە گەڵا با بڵین دۆلار ئیلغا بووە ئەمە ئیفترازە دۆلار ئیلغا بووە من 50 وەرەقی ئەو کاتە ئێستا من قیمەی دۆلارەکەی بۆ ئەگەڕمەوە چونکە میثلی دۆلارەکە نەما ئێمە وتومانە قەرز میثلی ئەگەڕێتەوە بەس ئێستا میثلی دۆلارەکە وجودی نییە لە ئەرزی واقعە کەواتە من قیمەی دۆلارەکە ئەگەڕمەوە کە قیمەی دۆلارەکە ئەگەڕمەوە سێ کات هەیە کە ئەکرێ نرخی دراوەکەی پێدیاری بکرێ ئایا ئێمە قیمەی دۆلارەکە بە کاتی قەرزەکە تەخمینەکەین واتە ئەو کاتەی کە من پێش ساڵێک دۆلارەکەم لێ وەرگرت 50 گەڵا نرخی چەند بوو لە بازاڕە من ئێستا کە بووی ئەەکەم بە عوملە تازەکە بە نرخی کاتی قەرزەکە ئەیکەم یان بە نرخی ئەو کاتی کە دراوەکەی تا ئیلغا کراوەتەوە یان بە نرخی ئەو کاتی کە قەرزەکە ئەگەڕمەوە ئەم سێ ڕەئیە وجودی هەیە ئیبن عوثەیمین بەڕەحمەت بێ ئەو ئەفەرمێ بە وەقتی منع قەرەبوو بکرێ باشترە ئەو کاتی کە قەرزەکە ئیلغا بووە بۆچی ئەفەرمێ چونکە ئەگەر پێش لەحظەیەک لەو کاتی کە پارەکەی تا ئیلغا بووە ئەم پارەکەی بگێڕایەتەوە ئەفەرمێ میثلی قیمەی یا میثلی ئەو پارەی ئەدا کە ئیلغا بووە ئەو لەحظەی کە پارەکە ئیلغا بووەتەوە ئەو لەحظەیە عوملەکە گۆڕاوە کەواتە فەرمێ قیمەی عوملەکە ئەو لەحظەیە ئەداتەوە کە عوملەکەی تا ئیلغا بووەتەوە گەڵاکە ئەو کاتە قیمەی دۆلارەکە چەند بووە کە حکومەت بڕیاریدا ئیلغای کاتەوە ئێمە ئەوەندەی پارە بۆ قەرەبوو ئەەکەینەوە ئەوەندەی بۆ ئەگەڕینەوە نەوەقتی قەرزەکەی پێ ئەدەینەوە و نەوەقتی کە قەت نە قەرزەکەمان کە لێ کردووە وەنە ئەو ڕۆژەش کە قەرزەکەی بۆ ئەگەڕینەوە ئەو کاتی کە پارەکە ئیلغا بووەتەوە باش ئەی ئەگەر ئێمە عوملەکە ئیلغا نەبووەتەوە ئەمە زۆر جار ئێستا لە بازاڕەکانە وا پێشتین برایەک مەسەلەن کەسێک پارە بە دراوێک ئەدا بە کەسێک دۆلاری پێداوە بە قەرز کابرا کە دێتەوە ئەڵێ وەڵاهی من دۆلارم پێ نییە دیناری عێراقیم پێیە ئەو بە ڕێزانی کە ئیشی جوملە ئەکەن ئەو بە ڕێزانی کە ئیشی حەواڵە ئەکەن یا هەر بابەتێکی ترکەیکەن ئایا لەم حاڵەتەیە ئەم بۆی هەیە لە بری دراوەکەی کە بە قەرز پێی داوە دراوێکی تر پێی بدا علەما ئەفەرمون بەڵێ مستندی ئەم ڕەئیە چیە حەدیثێکی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە ئەفەرمێ كنت أبيع الإبل بالبقيع ئەفەرمێ من مامەڵەی کڕین و فرۆشتنی وشترم ئەکرد لە بەقیع ئەفەرمێ فكنت أبيع بالدنانير وآخذ الدراهم وأبيع بالدراهم وآخذ الدنانير ئەفەرمێ من حشترم ئەفرۆشت بە دینار هەندێک جار درهەمم لە بری دینارەکە وەرەگرت کە پارەکەی بۆ هێنامەوە کابرا وكنت أبيع بالدراهم هەندێک جار بە درهەم ئەو کاتە دوو دراو هەبوون لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینار هەبووە کە ئاڵتون بووە عوملەکەی درهەم هەبووە کە زیو بووە ئەفەرمێ من هەندێک جار لەگەڵ کابرا بە دینار پێمەفرۆشت بۆ من حشتێکم پێ ئەدا بە 10 دینار دوایی کە ئەو ئەیهێنایەوە 400 درهەمی ئەهێنایەوە لە بری 10 دینارەکە چونکە درهەمەکان زیو بوون لە بری 10 دیناری ئاڵتون 400 درهەمی زیوی پێ ئەدام یا بە 400 درهەمی زیو پێم ئەفرۆش کە پارەکەی ئەهێنا ئەفەرمێ 10 دیناری ئاڵتونی بۆ ئەهێنام ئەم معاملەیە عەبدوڵای کوڕی عومەر دیارە مشکلە بووە لە مێشکی ئەفەرمێ چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وكان يريد أن يدخل بيت حفصة أيويست بشێتە ماڵی حەفسە دیارە لە بەردەرگا بووە ئەفەرمێ بە خزمەتی گەیشتم گوتم یا رسول الله ئەم مۆزوعەم پێ قلتم إني أبيع الإبل بالبقيع فأبيع بالدنانير وآخذ الدراهم وأبيع بالدراهم وآخذ الدنانير پیغمبر خدا صلى الله عليه وسلم بي فرمو لا بأس أن تأخذها بسعرها يومها ما لم تتفرقا وبينكما شيء أم حديثة مستندي معاملية كي مع عرزكين پیغمبر خدا لرا كومالك شرط بعبد الله كري عمر فرمي يكم أفرمي لا بأس أن تأخذها كوات أم معاملية حلالة ئەگەر ئێمە قەرزمان بە هەر دراوێک لای کەسێکی تر بوو ئەتوانین کە قەرزەکە دێنێتەوە بەو دراوە یعنی میثل وەرنەگرینەوە ئێمە وتمان واجبە میثل بداتەوە کەی ئەگەر اختیاری کەسێکیانی لەگەڵ نەبێ بۆ نمونە کابرای قەرزار ئەو خاوەن قەرزەکە پێڵێ من بە دۆلار وەری ناگرمەوە بێ بە دینار بیهێنیتەوە بۆی نییە ئەم داوایە بکە قەضائیەن بۆی نییە یعنی ناتوانانی ئیلزامی قەرزارەکە بکەی دراوێکە خۆ دەتەوێت لەبەری دۆلار شکاوە ئەتوێ بە دراوێککە بیهێنێتەوە بۆت نییە ئەمە بکەی قەرزارەکەش بۆی نییە تۆ ئیجبار کا لەسەر وەرگرتنەوەی دراوێکە لە بەرژەوەندی ئەو لە زەرری تۆیە ئەم حاڵەتی کە ئێمە باسیکەین حاڵەتێکی اختیاریە
واتە خاوەن قەرز و قەرزار بە ڕەزامەندی خۆیان دراوێکی بۆ هێناوەتەوە ئیلزامی هیچ لایەنێکی تیانە کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەفەرمێ لا بەئس ئەن تأخذها واتە ئەمە مەسەلەیەکی اختیاریە کەسمان ئیجبار ناکەین بۆی بە زۆرە بێ دراوەکەی بۆ بگۆڕین بە دراوێکی تر دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەن تأخذها بسعر يومها کەواتە ئەو دراوەی کە ئەگۆڕدرێتەوە بە نرخی کەی ئەگۆڕدرێتەوە بسعر يومها یعنی ئەمڕۆ کە پارەکەی بۆ دێنێتەوە ئەمڕۆ دراوەکەی بۆ ئەگۆڕێ بۆ دراوەی تر واتە ئەو ڕۆژەی کە قەرزەکەی داوەتێ یا ئەو ڕۆژەی کە شتەکەی پێفرۆشتووە ئەو ڕۆژە تاقمێک قەنەفەی بردووە لە کۆمپانیاکە بە چ وەرەقە بردوێتی ئەگەر خاوەنی کۆمپانیاکە پێی بڵێ من دواتر بە دینار ئەمەوێتەوە ئەمە ڕیبایە بۆ چونکە ئەمە دوو معاملەیە یەکەم ئەمە فرۆشتنە بە قەرز دوم ئەمە سەرفی عوملەکەیشە لە یەک کاتە وەگۆ وایە یەکسەر دراوەکەیشی پێ گۆڕی بێتەوە ئێمە لە گۆڕینەوەی دراوە ئەبێڵین هەردوو بەدەلەکە حاضر بێکەواتە بەدەلێک لێرە حضوری نییە ئەیکوا ئەو بەدەلی کە ئەو دینارەکەی حضوری نییە دوای 6 مانگی هێنێتەوە ئەو بەدەلە کاتە لێرە ڕیبا دروست بوو ڕیبای نەسیئە دروست بوو بۆیە نابێ ئەمە ئەو کاتی کە پێی ئەفرۆشێ نابێم ئیتفاقی لەگەڵا بکە بڵێ من بەم دراوە ئەدەمێ بە دراوێشکە ئیهێنمەوە ئەو کاتی کە واجب ئەبێ لە کاتی فرۆشتنەکەیە یا لە کاتی قەرزەکەیە میثلی دراوەکە واجبە بێ واتە من کە لێ دەکڕم بە دۆلار لێم کڕیوی من دۆلار واجبە ماڵە لەسرم ئەوی ماڵە لەسرم دۆلارە دواتر بە اختیاری خۆمان ڕێەکەوی لەسەر مۆزوعێکی تر ئەمە بەدەرە ئەگەر ئێستا پێم بڵێ من کاتی خۆی کە پارەکەت هێنایە و بە دینارەمەوێتەوە حرامە بێ معاملەکە چونکە پێغەمبەری خوا فەرمێ ئەن تأخذها بسعر يومها بە ڕۆژی دانەوەی قەرزەکە نرخەکە ئەشکێنرێتەوە ئەمە خاڵی یەکەم دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەفەرمێ ما لم تتفرقا وبينكما شيء خاڵی دووەم ئەبێ ئەو پارەیە کە دێنێتەوە ئەو بەو نرخەی کە دەیهێنێتەوە عوملەکەی حاضر بێ واتە ئەو پارەیە کە ئەیداتەوە ئەبێ یەکسەر لێرە وجودی هەبێ چل گەڵای لایە چل وەرەقەی لایە ئێستا بووی ئەشکێنێتەوە بە دینار یەک دیناری کەم بێ ئەبێ بە ڕیبای نەسیئە چونکە ئێستا ئەبێ بە ئەمە پارەکەی لێ وەرەگرێ ئەمە قەرزەکەی هێناوەتەوە ئەمە معاملەیەک گۆڕینەوەی قەرزەکە معاملەیەکی تر ئەمە گۆڕینەوەی دوو جنسی ڕیبەویە کەواتە کە بووی ئەشکێنێتەوە بە دینار ئەبێ هەموو دینارەکە لە مەجلیسی تعاقودەکەی حاضر بێ ئەگینا بۆی بشکێنێتەوە و نیوەی بکەوێتە قەرزەوە بێ بە ڕیبای نەسیئە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما لم تتفرقا وبينكما شيء ئەفەرمێ نابێ شتەیەک بمێنێتەوە لە قەرزەکە کە ئەیداتەوە پێت بۆ نمونە بە دینار پێت فرۆشتەوە پارەی حوشترەکە بە درهەمەی گەڕێتەوە ئەفەرمێ ما لم تتفرقا وبينكما شيء ئەگەر جیا ببنەوە شتەیەک لە پارەکە مابێ ئەو کاتە دروست نییە کەواتە ئەم پارەیە کە دێنێتەوە بەم شێوازە ئەیهێنێتەوە بۆیە بەڕێزان ئەبێ ئەم شەرطانی تیابێ یەکەم ئەبێ ئیتیفاقی مسبق نەبێ لەسەر گۆڕینەوەی دراوەکە کاتی قەرزەکە دووەم شکانەوەی سیعرەکە بە سیعری ئەو ڕۆژە بێ کە پارەکە تەسلیمەکرێتەوە نەک بەو ڕۆژەی کە قەرزەکەی کردووە سێم ئەبێ ئەو پارەیە کە ئەگۆڕدرێتەوە دەست بەجێ ئێستا هەموو پارەکە تەسلیم بکرێ لە شوێنی خۆیان یەکێک لەم شەرطانی تیانە بێ جۆرێک لە ڕیبا دروستەکە معاملەکە و حرامە بێ شەرعەن باش ئەگەر پارەکە قیست بوو بۆ نمونە من تاقمەکەم کە لە کۆمپانیاکە وەرگرتووە بە قیست وەرم گرتووە من ماغانە قیستە دەموو ئەی ئەمە چۆن بتوانین معاملە بکەین لێرە هەموو قیستێک هەمان حکم وەرەگرێ بۆ نمونە سەری مانگ کە دێم قیستەکە ئەدەمەوە بە کۆمپانیا بەم سێ شەرتە ئەیدەمەوە قیستی ئەم مانگی کەلامە ئەبێ بە سعری ئێستا بشکێتەوە چونکە من ئەم قیستە ئێستا ماڵە لەسەرم ئەیدەم بە سعری ئێستا بشکێتەوە و ئیتیفاقی مسبق نییە لە پێش وەخت لەسەر ئەوەی کە من ئەم پارەیە گۆڕیومە یا نایگۆڕم مافی خۆمە من ئەم مانگە ئیشکێنمەوە مانگی داهاتوو بە دۆلارەکە بۆی دێنمەوە ناتوانێت ئیلزام بکە منیش ناتوانمەوە ئیلزام بکەم و پارەکەش دەست بەجێ تەسلیمی ئەەکەم ئەو پارەی کە گۆڕیومەتەوە کەواتە حکمی قیستەکان هەر قیستێک هەمان حکمی معاملەیەکی سەر بەخۆ وەرەگرێ ئەبێ بەم شێوازە کابرا کە قیستەکان نەداتەوە بیداتەوە بە کەسەکە باشە ئەگەر هاتوو عوملەکە ئیلغا نەبووەوە بەڵام شکا نرخ شکا یا نرخ بەرز بوو ئەو کاتە کابرای مقریض یا مقتەریض خاوەن قەرز یا قەرزار لەوانەیە لە مەسلحەتی من کە قەرزارم لەوانەیە لە مەسلحەتی من عوملەکە گۆڕابێ چۆن نرخی دراوەکە شکاوە من دۆلار قەرزارم ئێستا دۆلار شکاوە من ئەگەر دۆلاری بۆ ببەمەوە لە مەسلحەتمە بەعکسەوە دۆلار بەرز بۆتەوە ئەو ئەگەر دۆلاری بۆ ببەمەوە لە مەسلحەتێتی ئەم تەغییری عوملەیە بەڕێزان عولەما ئەفەرمون هیچ ئیشی لەسەر ناکرێ واتە کابرا ناتوانێت ئەگەر گەڵاکە بەرز بۆەوە دۆلارەکە بەرز بۆەوە یاشکا نە قەرزارەکە ئیلزامی خاوەن قەرزەکە بکاوەکو عەرزم کردن نەخاوەن قەرزەکە قەرزارەکە ئیلزام بکە بۆی کە عوملەکە بگۆڕێنە
ئێمە اختیاری خۆمان هەیە کەی ئەم اختیارە ئەگۆڕێ بە ئیجبار یعنی کەی لە جوزی اختیارمانە نامێنێ ولەما ئەفەرمونون ئەگەر ئەو دراوەی کە قەرزەکەی پێکراوە یەک لە سەرسەی نرخی دراوێتی خۆی لەدەستدا چونکە ئەمە زەرەری جەسیم دروست ئەکا بۆ خاوەن دەسمایەکان و بۆ قەرزارەکانیش ئەم زەرەرە جەسیمە ئەبێ معالەجە بکرێ یعنی کابرایەکی داما و 30 دەفتەر دۆلاری داوە بە کەسێک بە قەرز لەبەر خوا پێی داوە ئێستا ئەگەر 30 دەفتەرەکەی بۆ بێنێتەوە 20 دەفتەری بۆ ئەگەڕێتەوە یەک لە سەرسەی نرخی دراوی دۆلار لە بازاڕا شکاوە یا کابرای قەرزار 20 دەفتەری وەرگرتو ئێستا بیگەڕێتەوە 30 دەفتەرە بێ بگەڕێتەوە ئەمە زەرەری جەسیمە عولەما ئەفەرمون لەم حاڵەتەیە پێویستمان بە سوڵحە عولەما ئەفەرمون ئیجازەی سوڵحیان داوە لێرە ئەفەرمون سوڵحەکە مناسەفەتەن ئەکرێ واتە ئەم یەک لە سەرسەیەی کە شکاوە ئەم بەشێکی تەحمل ئەکا قەرزارەکە خاوەن قەرزەکە بەشێکی تەحمل ئەکا بۆ دەرئی ئەم زەرەرە جەسیمە ئەمە زەرەرێکی قورسە لەوانەیە ئەمە وا لە خەڵک بکە لەمە دوا پارە بە قەرز نەدا و لەمە دوا خەڵک فێری ڕیبا بکە ئیجراعاتی احترازی بکە لەبەر عولەما ئەفەرمون بۆ دەرئی ئەم زەرەرە ئەگەر عوملە یەک لە سەرسەی قیمەی خۆی لەدەستا ئەو کاتە ئەکرێ أم صلحة بكري علماء اللجنة دائمي بحوث الإفتاء طبعا فتوى كان لسلام مسألة قال إذا كان التغيير أم نص فتوى في قيمة العملة يبلغ الثلث فأكثر أجراتو قران كاريكا أجشت درجي يجلس سرسيو زياتريش وتنازع الطرفان في طريقة السداد ولم يتراضيا بو بخلاف لبين قرزار وخاون قرزكيا ولم يتراضيا كسر زينب بويكا تحملي زررك أو بيكا ففي هذه الحال يجب المصير إلى التصالح أفرمون لم كاتيا بيويسمان بويكا هردو لاينك صلح بكن لقل يكتر بين طرفي العقد بحيث يتم تقدير الخسارة ويتحمل كل طرف منهما جزءا منها برضاهما أو كات هردو كان برزا مندي خوان بشكل زردك أكويت أستويان هردو كان تحمل يكن لأن العدل يقتضي أن لا يخص أحدهما بالضرر شنك عدل وايك لما نظر لك هم تحملنك بل يتوزع الضرر عليهما بالصلح وإنما زررك دا بشكين بسريانا بابتكي ترك هر بيوندي بموضوعية ما وهي مسألة بيع تقسيط بريزان كأمر زور باول ناومانا زور بي كومبانيا كان زور بي دامو دزقا وبرهينر كان زور بي بانك كان زور بي مؤسسات مالي أمر معاملة بقسطك معاملة بقسط واتاتشيا واتاشتيكت بي أفروشة نرخي دراوكاتو همي نادي لو كاتيا بچن بجميك أو باري أجريتو بو كومبانيا كيا أجريتو بو بانك كان معاملة بقيس جمهوري فقهاء واتا زوريني زوري زانايان رأيان لسر أويا كدروستا بوشي إجماعي لسر دروستا بو ظاهري كان مخالفا ظاهري كان أوان طبعا مذهبي خاص إخوان هي قالن معاملة بتقسيط ربايتها واتا بقيس دروستا بلام أمر رأيكي زور ضعيفة لمعاصرين أوني من آقادارم تنها شيخ ألباني برحمة في أمر رأيي ورقرتوا شيخ ألبانيش أفرمي معاملة تقسيط حرام بلام أما تنها رأي خويتي رأي راجح أويا كدروستا عبد الله كوري عباس طبعا مستندي أم علماء جمهوري فقهاء قالن دروستا بلغيان قالن بيغمبري خواه صلى الله عليه وسلم خوي خواردني لكابرايك يهودي كري بنسي علي كري باركي بين ابو بيدا بيغمبري خواه صلى الله عليه وسلم بقرض لي كري ودرعكي خويدا او قلغاني كشري بيكد او اذا بكابراي يهودي لبدلي قرضك يا حديثي كتير معناه حديثي افرتك ناي بديله ام افرتكاتي خوي كوي لبوا عقدي مكاتبه خوي لقوركاني اكريتوا بقسط أفرمي من خوم لقوركانم كريوا بچن قسط أفرمي بنو قسط خوم لكرينوا لهر قسطيكا أوقييكم بأدان أوقييك چل درهمي زيو بولكاتي خويا چل درهمي زيو أفرمي واريكوتوين كمن بنو قسط نو أوقييان بدمي لوي كآزادم كان حتى ديت لا يخاطوا عائشة بيغمري خواه دانشتو صلى الله عليه وسلم بوي باسك علي بيغمري خواه من كاريكي اوام كردو بيغمري خواه صلى الله عليه وسلم نافرمي كاريكي حراميانا شرعي كردوها علماء فرمون اما بلغيكي ترى لسر اوي كمعاملي قسط جائزة وشرعية بلغيكي تريان قالين معاملي قسط عكسي سلمة شون اما معامليك مانيه بيوتي السلم سلم معامليك حلالة سلم بريتيا لوي كمن باريك ادم بجنابت بقرز بس قرزك صفي قرزي تانية من شتيكت لي اكرم ئێستا بۆ نمونە گەنم نییە لە بازارە یا با بڵێن مەوسیمی حاصڵاتی گەنم نییە ئێستا گەنم گرانە من کابرایەکەم پارەم هەیە ئەگەر ئەم پارێ بدەم بە گەنم دەتن گەنمەکە لە بازارە ئێستا من ئەیدەم بە تۆ لە مەوسیمی حاصلاتە 15 تن گەنمم ئەدەیتێ ئێستا پارەکەی من دەتەنەکە کە ئەیدەم بە تۆ 15 تن گەنمەکە ئەمە بۆچی نابێ بەڕیبا لەبەرەوەی هەردووکمان من و تۆ هەردووکمان لێرە مستەفیدین چۆن مستەفیدین
من پارەکەم 5 تن گەنم زیادەکە تۆش کە مستەثمیری مزارعی جوتیاری کە پارەکە لە من وەرەگری ئەو پارەی ئیستیثمارەکەی گەنمێکی زۆر بۆ تۆی ژەمێنێتەوە هەردووکمان خێرمان کرد ئەمە پێوتێ معاملەی سەلەم کاتی خۆی لە کوردەواریە کەوتراوە سوو سەلەم ئەمە ڕاست نییە یعنی سوو سەلەم دوشتی زۆر جیاوازن سەلەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دێتە مەدینە كان أهل المدينة يسلفون أهل مدينة لروي بازرگاني وأم معاملة أنا كالبيغمري صلى الله عليه وسلم كهات مدينة فرمي من أسلف فليسلف في كيل معلوم ووزن معلوم إلى أجل معلوم كسي كسلمك باسلمك لكيلك معلومة به واتا بري أو جنمي كمن لموسمي لكاتي دروينيا بيم أقدر بري جنمك دياري كرابي فليسلم في كيل معلوم ووزن معلوم أقرشتك موزون ببا وزن دياري كرابي إلى أجل معلوم أو كاتيشي كوري أقرمتيايا كاتكش دياري كرابي أم سلمة جائزة بيعي تقسيط سلمة بس بعكسه شلون لبيعي سلمة بارك حضوري هيا كالاك حضوري نية لبيعي تقسيطا كالاك حضوري هيا بارك حضوري نية كواتا أقر سلم جائز به عكسي معاملك شهر جائزة سلمك كابراي خاوان دسمايا بارك هي أي دابتو قنمكيتو لموسمي حاصلاتها أدري كواتا بارك هيا كالاك وجودي نية لكومبانيا كان كشد أدن بقيست كالاك وجودي هيا تاقمك وجودي هيا سيارك وجودي هيا بلام دسمايكيتو وجودي نية دسمايكيتو بقيس أدري بوي علماء فرمون أقل أم حلالة به أوش حلالة لبروها من حيث المبدأ علماء جمهور وكو عرزم كردن في أنواع معاملي سلم حلالة باش فتوى مجامع لسر أم بابتا كعرزم كردن إما باش رواية فتوى كان بينين بو أوي دلنياي همومان دروس به فتوى مجمعي فقهي إسلامي من هي أمان أفرمون طبعا إشكالي أو برزاني كألين بيعي تقسيط جائز نية زور بيان تشبث بوا أكن ألين چونك عادة نرخي أوشتاني كأفروشتي بقيست گرانتره وەگلەوەی بە حازر ئەیفرۆشێ ئێستا شتە کۆمپانیایەک سیارەیەک وەرەگری کە بە قیست وەرەگری 40 وەرەقەی زیاترە وەگلەوەی بە حازر وەرەگری ئەڵێن ئەم 40 وەرەقەی لە مقابلی قەرزەکەیە کەواتە چێتە بابی ڕیباوە لەما ئەفەرمون ناچێتە بابی ڕیباوە چونکە ئەمە قەرز نییە کرین و فرۆشتن لەگەڵ قەرزا جیاوازە من سیارەیەک ئەکڕم بەڵام بە قیست ئەیکڕم لەبەرەو علەما کە لەسەر ئەم بابەتە قساکەن ئەفەرمون مەسەلەن فتوای مجمعی فقهی ئیسلامی درباري أم بابتا أفرمي تجوز الزيادة في الثمن المؤجل أفرمون زياد كردن لنرخي باريكا كباركا دواتر أدري درستا عن الثمن الحال ثمن حال مؤجل زيادة باركا لمقابل تأجيل ثمنك يا أفرمون درستا كما يجوز ذكر ثمن المبيع نقدا وكوشون درستا إيما نرخي اشتفروشتا وكا نقدا بلين بونيا أواش درستا بلين قسطا يا قرزا بونيا أفرمون والأقساط لمدة معلومة أو كاتا وثمنه بالأقساط نرخي دراوكا كأبي بقسط لمدة معلومة كاتي دياري كتابي بو دياري أكل لجني دائمي بحوث علمي إفتاء سعودي أفرمون شراء شخص من آخر سيارة لأجل بثمن أكثر مما تباع به نقدا عاجلا ليبيعها المشتري إلى من شاء سوى من باعها عليه أفرمون أجر كسيك سياريك بكرة لأجل بثمن بو كاتيكي جاري كراو بو نمونا بو شش مانغي كسياركي بقيست كريوة أكثر مما تباع به نقدا نرخي سيارك لنقديكي زياتريك بلام لنرخ كم نرخي زياترة لنقدا حازرك ليبيعها المشتري إلى من شاء سوى بائعها من سيارك لكومبانياك أكرم من بقيست أيكرم بپارەیەکی زیاتر ئەیکڕم من پێویستم بەوە هەیە دەسمایم دەستکەوێت ئێستا زۆربەی کۆمپانیەکان وا ئەکەن ئەم عەمەلیەی پێوتی عەمەلیەی تەوەڕۆق من دەسمایم نییە کۆمپانیەکەم پەکی کەوتووە کەسیش پارەم ناداتێ بە قەرز بە ڕیبا نەبێ ئەچم دە سەیارەی ئەوەی کە ئەمڕۆ پێی ئەوترێ لاندکرۆزەری مۆدێل بەرز ئەوەی پێی ئەوتێ وەنەوشە ئەچم دە سەیارە لەمە ڕائەکێشم ئەم دە سەیارەیە بای 50 دەفتەر دۆلارە من بە سفری ڕائەکێشم بە قیست ڕائەکێشم ئەم سەیارانە دێنم بەیانی ئەی بەمە مەعرەزەکان بنقد أي فروش مو بزنابي بيفروش مو بخاوني كومبانيا كچونك أما بيعيني ربا دروسك بغير خاوني كومبانيا يعني خاوني كومبانيا علاقين بوسيط كومبانيا جنابي بيفروش توا يعني كسيك من الرجال بس بزانين بو أو نابت أي فروشين بخل كيتر أي مكريم أنا ببينج دفتر بقرز أي فروشين بشوار دفتر و50 ورقة بنقد كواتا إيما الدنيا 50 دفتر دولار قرز هاتا سربان أمرو 45 دفتر دولاري سيولة ماندسكا ولا بازارة أم معاملة حلالة أم عملية تورقة
ئەمە ئیشکالێکی نییە دواتر ئینشاءڵڵا بە تەفسیل باسەکەین فتواکەی ئەمان وایە ئەڵێن ئەگەر کەسێک بیەوێ پارەی دەستکەوێ پارەکە ساخ کاتەوە بیکا بە پارە لە بازاڕە ئەمە ئەفەرمون فەلەیسە ڕیبەن بەل هو عەقد بەیع صەحیح وجائز ئەفەرمون ئەمە نابێ بە ڕیبا ئەمە عەقدێکی بەیعی صەحیحە ودروستە فتوايكي وزارة أوقاف الشؤون الإسلامي كويت هي قالن أنه لا مانع من أن يكون سعر البيع بالتقسيط أعلى من سعر البيع بالنقد الفوري على هيج رأيك نية لويك نرخي فروشتن بقسط زياتر بي لويك أفروشته بحازر هيج رأيك نية وللبائع أن يحسب الأرباح التي يريدها بأي أسلوب حسابي كابلا فروشيار بوي هي بو قازانجا بفروشيه كخوي ايوه بهر عمليه حسابي كخوي عقلي ايجري بوي ايما ناتوانين الزامي قلق بكين الا ابي بنقد بفروشي بونيه بقرز بفروشي ابن باز رحمتي خويله بافرمي البيع الى اجل معلوم جائز افرمي فروشتن بو كاتيكي دياري كراو دروسته اذا اشتمل البيع على الشروط المعتبره بمرجك او مرجاني كالكرين فروشنكا هي مرجكان هبن وهكذا التقسيط في الثمن لا حرج فيه أفرمي بقسط كردن بقوجمة كردني قرزكيش هيش كيرشيكي نية إذا كانت الأقساط معلومة والآجال معلومة ما دام قسطكان وكاتي جيرانوي قسطكان معلوما من باز أفرمي يك مشكلين لن نتيجة فتوى كان شيبان بودرك به كرينو فروشتن بقسط دروسته بلان بكومالك مرج هر بريزك قسط أكا أبي أم مرجانة جيبه خالية كم بريزان نابي كرينو فروشتك بين دو جنسي الربوية به فروشتني جنسي الربوي بقسط حرامة شون فروشتني ألطون بدينار أما هردو كان دو جنسي الربويين نابي بقسط ألطون بفروشته قد فروشتني جنم بجو نابي قد بقسط بفروشته فروشتني ألطون بدينار فروشتني دولار بدينار فروشتني دينار بثمن فروشتني ثمن مثلا ريمنبي فروشتني ثمن بحر معاملة كتير همو أمانة أجناس يعني يكل الرباية كواتا أبي هردو بدلك حضوري هبي فروشتني أمانة بقسط حرامة بلان فروشتني سيارة بقسط فروشتني مثلا كلوبلي ناومال بقسط فروشتني خانو برا بقسط أمانة إشكالي فقهي دروس ناكن دروس أمانة بفروشتين بقسط خالي دوم أبي هردو لاينك ريبك ون لسر شوازي بيدانك طريقي دفع شونا مانغانا قسطكان أجيريتوا صالانا قسطكان أجيريتوا ودواء أو قسطكان قسطي شنم بي أدي أما ببريتوا أما معاملة مفروضة لكاتي معاملة ببريتوا يعني شون بكومبانيا كالين أم سيارية بچنيكا بما علي أم سيارية بحاضر بس دفتر وشل ورقية قالين إيه أجر بقسط بيدين قالين بشوار دفتره أجر توبلي قبول ممكن حرامة بو شون كرون ما نكرد وبكم معاملة قبولت بنقدك قبولت كرت يا بقرزك قبولت كرت أبي بيش برانوي معاملة كأما يكلا بكريتوا بكابرا بلي كاكا من وازل نقد بينا باري نقد منية باسي نقد بومكا بقسط بچن بيمي أدي أو جا كابرا على كاكا من بقسط أم سياري أفروشن بشوار دفتر دولار با إستال سر قسطك الريب كوين كوات أومان ولانا بو شكو علماء فرمون أما أويك بيغمري إخوة فرمي نهى رسول الله صلى الله عليه وسلم عن بيعتين في بيعة بيغمري إخوة نهي كردوا لدو معاملة ليك عقدا أما بيبدو معاملة أو سعري دوشد عليه حاضر قرض عليه إما بريار ما ندا كاميانة قبول ما نكرد أبي أما يكلاب بيته وكواتا خالي دوم لكرينو فروشتن بقسطة أبي إما بريار بدين بكام الخيان قبول ما نكردوا خالي سيام وكو عرزم كردن أجلي قسطة كان أبي دياري كراو بي أجلي قسط أجر معلق بكري لسر زمنيكي وهمي دروس نية بون من بكابرا بلي قي قسطة كان بيني بلي والله إن شاء الله كي باران باري بودينم أجر هن باري ونيا والله كي بليا إن شاء الله بودينم أجر بلينا والله كي أم شركو تايحة وقسطة كانت بودينم أما أنا هميان حراما شنك أجلي قسطك أبي معلوم به أبي وزمنيكي بيتي كزمنك أجري نهاتن يا أجري دواكوتني نبي نلي والله بارم لا يخلق كي دسمكو بودينم أجر دستنكو باركان كواتا وكو بيغمري خواه صلى الله عليه وسلم كافرمي فليسلف في كيل معلوم ووزن معلوم إلى أجل معلوم أبي أجلك معلوم به خالي كتير برزان نابي بهيج شويك أو قسطانيك أدري لكاتي تأخير بوني دانوي قسطكانا غرامي تأخيري تيابي يكسر إيكاب الربا بونمونا كومبانيا كبيدالي قالي تو قسطي دور قبو من ديني توا بلام هر روجك باري قسطك تأخير من غرامي أكم أما عيني الرباية عيني الرباية جاهليتك أخوة حرامي كرت قريش كاتي يقول أمر رباية جاهليتي أكرت كقرزانك وتلاي كسيك أجر كابرا بها تايبي وتاي قرزك مني أيو أمهلني وأزيدك
قەرزارەکە پێی ئەگوت مۆڵەتەکەم بۆ درێژکەرەوە زیاتر ئەدەمێ یا ئەو پێی ئەو زیدنی و ئەمهیلك ئەو زیادم بەدەرێ مۆڵەتت بۆ درێژەکەمەوە ئەمەی کۆمپانیاکانی کەن چ کۆمپانیای فرۆشتنی سیارە چ کۆمپانیای خانوبەرە چ کۆمپانیای مەسەلەن ئەوانەی ترکە لە معاملاتی ئیستیثمارە ئیشەکەن هەر کۆمپانیایەک شەرتی جەزایی لەسەر داخیرکردنی قەرزەکە بدابنێ یەکسەری کا بە ڕیبا دروستی معاملی لەگەڵ بکرێەوە کۆمپانیایە نابێ ئەوە زەمانەتێکی شەرعی نیە زەمانەتی شەرعی بۆ پێدانەوەی قەرز بەڕێزان کەفیلە یا ڕەهنە تۆ کەفیلێکی لێوەرگرە کەفیلێکی معاشخۆری لێوەرگرە کە قەرزەکەی دواخست لە معاشی کەفیلەکەی ببڕە یا خانوویەکی بەڕاهن لێوەرگرە کە قەرزەکەی دواخست خانۆکی بخەرە مزایدەوە خانۆکی بخەرە بازارەوە بیفرۆشە خانۆکەی بەڵام زیادکردنی پارە لە تەخیری قیستائیکا بە معاملەیەکی ڕیبەوی با کابراش بڵێ خۆ من تەخیری ناکەم بەڕێزان ئەمە نابێ بە پاساو چونکە عقدی ڕیبا کە شەرتە ڕیبەویەکەی تا دروست و عقدەکە بێ بە ڕیبەوی ئەگەر تەخیریشی نەکەی هەر ڕیبات کردووە ئەوە نابێ بە پاساوی حەڵالکردن کابرا بڵێ من پارەکە تەخیر ناکەم خاڵێکی کە دروستە لەم جۆرە معاملانەیە طبعا ئەمە عایدی شەرتەکان نییە بەڵام هەر بۆ معلومی جەنابتان دروستە لەم جۆرە معاملانەیە ئەو کابرایی کە قەرزەکە ئەدا ئەم شەرتە دابنێ بۆ نمونە بڵێ کاکە ئەگەر سرم بیەشێنی لە پێدانەوەی قەرزەکانە لە قیستەکانە من قیستێک چاوەڕێ ئەەکەم دوو قیست چاوەڕێ ئەەکەم سرم بیەشێنی پارەکەم بە حال ئەوێ عەقدێکیشمەیە بۆ بنووسیەوە پێی ناوەتی ڕیبا یعنی یەک قیست من لێ دەوەستم قیستەکە بە پیاوانە داد قیستەکان لەگەڵ تۆڕم یەک قیست تاخیریکەی بۆ ماوەی دەڕۆژ من لەوە دوا معاملە قیستەکە ئیلغاکەمەوە بە حال پارەکەمەوێ عولەما ئەفەرمون ئەم شەرتە شەرعیە بۆ چونکە پارە ناچێتە سەر پارەکان وإنما حقەکەی خۆت داواەکەی بەڵام قیستەکەی بۆ کۆتایی پێدێنی بەڵام پارە بچێتە سەر قیستەکان ئەم معاملەی ئەبێ بە معاملەیەکی ڕیبەوی بەڕێزان پێم وایە کاتی بەرنامەکە کۆتایی هات لەسەر مەسەلەی قیست و قەرز زۆر بابەتمان ماوە لە دەرسەکانی داهاتوە ئینشاڵڵا درێژەی پێدەین ئێستا دەرگای گفتوگۆ مداخەلە هەر بەڕێزێک پرسیارێکی هەبێ استفسارێکی هەبێ ڕخنەیەک کتێبینیەکی هەبێ من لە خزمەتانە دەستخۆشی بە جەنابی دکتۆر خی گەورە پاداشتی باتەوە ئیسفادی زۆرەکەین لە مەسەلانچکە مەسالە مستەجدداتن و لەوانەیە لەوە هەنێک معاملات هەیە کە پێشتر زۆر سەر و وینمان لەگەڵانە بوو بێت و کۆڵی سەرگەرمیێکمان لەگەڵانە بوو بێت زۆرجار پرسیاری ڕوبەڕووی زانانی ئاینێ بێتەوە بەڕاستی پێویستە هەنێک معلوماتی زیاترمان هەبێ خی گەورە پاداش باتەوە کاک دکتۆر لەسەر مەسەلەی ئەوەی کە خی گەورە فەرمێ ولا تأكل الربا أضعافا مضاعفة ئایا أضعافا مضاعفة ئەگەر هات ئەو عیلەتە نەما ئێستا لە بینی من و تۆیە پارێک لە تۆر بگرم و دوای زیادە پێدەمەوە ئایا ئەم مەفهومی خلاف لەوە وەرەگیرە یان نا دووهەم پێم وایە لە مەزهەبی ئیمامالیکە کە غەرامەکردنی ئەو کەسێک کە قەرزارە جائزە بۆەوەی وەرحاصل جارێکتر قەرز دانەخە بەڵام بە سەهمێکی زۆر یعنی کەم بچووک و کەم تقریبا سێ چوار شت هەبوو کە لەبیرم مابێ بەس ئەوەی کە لەبیرم بێ ئێستا ئەم دوانەیە بزانم ئەوە ڕێی جەنابەت چۆنە دوای ئەوەش مەسەلەی ئەو پارەی کە گۆڕا ئێستا پارەی دینارمان کاتی خۆی دیناری عێراقی گۆڕا بەم ئەمەی کە پێڵم برێمەر خەڵکێک هەبوو کاتی خۆی قەرزار بوو وڵام ئێستا کە بۆی ئەشکاندەوە ئەزان زۆری ئەچوە سەر لەبەرەوە لای عولەما هەندێکیان و ئازان ڕەیان هەیە کە ئەگەر هات و ئەو پارەی کە بۆی ئەژەریتەوە خۆ لەگەڵ خۆی ئەوکو هەدیەیەک شتێکی بدەیتێ بە نای هەدیەوە زیادەیەکی بدەیتێ لە بەرامبەر ئەو پارەی کە بۆت ماوەیەکی زۆرە لاتە و دادناوە و یعنی نەداوەتەوە تا ئەو پارە گۆڕاوە و گۆڕانکاری هاتە بەسەریا وازان و عولەما ڕیان هەیە لەسەری ئەفیدونا ئەفادەکە سەبارەت بەوەی کە فەرمووت ئایا ئەضعافی مضاعف مفهومی مخالف لكلمة أضعاف مضاعف ورقيدة كخواي پروردگار فرمى لا تأكلوا الربا أضعافا مضاعفة واتا أم قيدا قيدك معتبرة واتا أجر يضعف بأضعاف نبي برسالكي جناي ما مصوا فرمى أجر يقات لي ورقيدة والربا كدروستا علماء فرمون نخير بوش كفرمون هذا القيد خرج مخرج الغالب إما لهندك حالتها كقيدك شرعي بيبوت إلى علم أصولها خرج مخرج الغالب أفرمون مفهومي مخالف لي ورناقيدة بو نمونا خواهی پروردگار کە باسی حرامبوونی ئەو کچانە ئەکا لەسەر باوە پیارەکانیان بۆ نمونە کابرایەک بێوەژنێک هێنێ کچێکی عازەبی هەیە ئایا ئەگەر ئەم بێوەژنە بچێتە لای بێوەژنەکە دوای کچەکەی لەسەر حرامە بێ علەما ئەفەرمون بەڵێ بە دخول بە دایک بەچوونە لای دایکەکە کچەکەی بە ئەبەدی حرامە بێ بەڵام کەسیری ئاەتەکەی ئاەتەکەی قورئان قەیدێک دانی خواهی پروردگارە فەرمێ وەڕەبائبوکم اللاتی فی حجورکم من نسائکم اللاتی دخلتم بهن واتا أفرمي كام ربيبة حرامة أفرمي اللاتي في حجوركم باش أجر ربيبة لحجرة نبي واتا أجر أو كشلاي دايكي كتو دايكي تيناوا أو كشلاي دايكي نبو لاي باوكي بو كيما دايكي مان قواستوا دواي دايكي أم كشمر ديا طلاق مان دا
ئایا دروستە کچەکەی بێنین ئایا مەفهومی في حجوریکم مەفهومی مخالفی لێ وەرەگیرێ واتە ئەگەر لە حیجری ئێمەیانە بوو حەڵاڵە لما أفرمون نخير لأن هذا القيد خرج مخرج الغالب قالت لي ريش أضعاف مضاعف علماء دو تفسير يعني هي يا أفرمونك درسي رابردو قطمان أما مرحلة يقبل مرحلة كان تحريم الربا يا وكو سيد قطب أفرمي أما وصفي واقعة يعني خرج مخرج الغالب يعني غالبا الربا يكون أكله أضعافا مضاعفة بلان معناه أولي أقر يضعف بمفهوم مخالف لي وربقدي أو دون فرمود مالكي كان من تائسة مالكي كانيش نمبيني وأقوال كان يعني لدرسكاني داهاتوا إن شاء الله بتفصيل نقلكم أو تعجيل يمكن هو مسألة رباي بنوك درسي داهاتوا قرخوات من بالا سر رباي بنوك ساكين مالكي كانيش ريقا بشرطي جزائي ببارا أقر بارا به إما شرطي جزائي أتوانين داي بنين بلان بمرجك لمقابل قرزانه به شون من أتوانم كومبانيايك بيم قلتوا أم خانوان بودروس كعقد استصناع بيداوا بيم قلتوا خانوكا لبوني أو نيا استلامكم هر روجك تأخيري كي دورك من خصمكم من قرز مللاينية من إيش مللايتي غراماتي تأخيري بو إيش دروستا بلام أقر قرز مللاي بغرامي تأخيري لمقابل قرزا حرامة من أو كومبانياي كسياركم بي أفروشي الله سياركت بو استيرادكم من بي ألم سياركان ماغي شش أما يبقى دستم هر روجك تأخير بي لماغي شش من دورك غرامي كمو إيشا دروستا أما چونك من قرزي بارم لاينية من إيش مللايتي بلام أو حرامة بليتو لبيداني بارك يا روجك تأخيري كي من دورك يا خمسر چونك أو قرزي باري للاي منا بارا نابي غرامة بكري بس إيش أكري غرامة بكري حكومة كتنتر دا بكومبانيا كان غراماتي تأخيريان لسرداءني أو عقد استصناعيان بيكا أو مثلا جعالي أو حكومة أما أنا همي أكري بلين وايا حكومة دالي من أم إيشم لبرواري أو ني أو نأبي ككومبانيا كتأخيريكا حكومة بيغلي من أو إيشا هر روجك أو نغرامي كومبانيا كم تأخيريكا بس كومبانيا كان ناتواني بلي أجر حكومة قرزكم يا جوجمة باركانم تأخير بداتي من غرامي حكومتكم بو تشكوي بالرباي يكسر عبي بالرباي نسيئة وشرطك جزائي حرام دروس أكال الموضوع أو خالي دوم كفرمود خالي سيم أو أفرمود أجر بتراضي بي بدا هيج كسي خلافي لتراضي إني ما مصاي برز إما علين أجر مبدئي تراضي دروس بو أو كاتا من كابراي قرزار أو كقرزكي بيداوم نایڵم زەرەرکە بە مەبدەئی تەرازی پارەکە چەند کەمی کردووە خۆم وڵێم بەخوا من نایڵم تۆ زەرەرکەی ئەگەر پارەکە هاتوۆتە نیویش من نیوی ئەو زەرەرە تەحمولەکەم لەشانی خۆم تۆ پیاوەتیت کردووە لەگەڵ من بەڵام قسەی ئێمە لە مەبدەئی تەقاضیە نەک تەراضی ئەگەر ڕازی نەبن لەگەڵ یەک سڵحکەن ئەو کاتە بێ قەضا تەدەخولکە قەضا چۆن تەدەخولەکە سڵحن تەدەخولەکە قەضا واز زاوەتەوە ئەنسای بەڕێز فماوەسەڵی فەرموو خی گەورە پاداشی کات زۆر باتەوە کات تۆ وڵا تقریبا چوار پرسیارێک هەبوو لە سەقسەکانی دیەکەم فرمود ئەگەر دوو شخص قەرزیان دا بە یەکتری یەکیان قەرزار و ئەویان قەرزەکە ئەدا لە ئەسنای قەرزەکە بۆیان نییە عوملەکە بگۆڕن بەڵام ئەگەر هەر لە سەرەتاوە کابرای قەرزدەر کە پارەکە ئەدا بە دینار هەر لەو کاتە پارەکە بشکێنەوە بڵێ من بە دۆلار ئەمەوێت عرضم کردی وتم ئەمە حرامە دیارە جەنابەت کاشێک درەنگ هاتبێت وتم ئەمە حرامە نابێت ئەو کابرایە کە قەرز ئەکا اتفاقی لەگەڵا بکە بە غیری عوملە چکۆتوانەوێت بە صرف ئەگەر هەر لەو کاتە ئەخر کە پارەی دیناری ئەدا دەبێت ئەو دقەیە ئیشکێنێتەوە دینارەکە بای چەند بە دۆلارە بڵێ ئەو نە دۆلار قەرزارە بێ ئەو کاتە تۆ ئەو کاتە ئەگەر جا بۆ هەر بە دینار قەرز ئەڵێ کاکەم ئێستا دۆلارەکەت بۆ کەم بە دینار قەرزار بە دیناری لەلایە ئێستا ئەوێ دیناری بدات بەس ئەوێت ئەم دینارە ئەو ئەوێ بە دۆلار وەریگرێت نابێت آخر ئێستا بووی ئەشکێنێتەوە عملەی ئەمڕۆ ئشکێنێتەوە بە دۆلار نابێت دۆلارەکە مادەم موجودی نیە لە مەجلیسی سەرفەکەیە ئەبێ بە ڕیبای نەسیئە یعنی ئەو دۆلاری کە ئەم پێی ئەشکێنێتەوە ئەو کاتە ئەبێ حضوری هەبێت لە مەجلیسەکە چوە قاڵبی سەرفەوە کەواتە ئەم با خۆی بۆی بکە بە دۆلار بیداتیا بە دینارەکە بیداتێ و ئەم ئیتیفاقە مسبەقە ئەگەر بەدەلەکەی تر حاضر نەبێ ئەبێ بە ڕیبا قەرزداواتە سەوال بە مۆزوع یەک لە سەرسێ ئەگەر هاتوو قەرزا عملە شکا ئەو یەک لە سەرسێ کێ دایناوە ینی بە چه حکمێک دانراوە بۆ یەک لەسەر دوو نییە و بۆ یەک لەسەر چوار و یەک لەسەر پێنج نییە لێ کاتە ئەگەر چوویتە لای بڵێن کابرا کەشتی بە قەرز بە نەقد یاکو بە قیز لێکڕی ئەگەر لێ کاتە کابرا پێت بڵێ بە قەرز بەونە و بە نەقد بەوەنە ئەم عاملەیە حرام ئەبێ یان بۆ نمونە کابرا هەر لە ڕێوە چێ بڵێ کاکە من بە قەرزەی کڕم یان بڵێ بە نەقدەی کڕم ئەگەر وترا بە قەرز و بە نەقد بڵێن قبولی تیا نەکرا لە دوایە بڵێ کاکە من بە قیستەکە ئەمێ قبولکەم حرامە بێیان نە خاڵی چوارەمیان ئەوەی کە جەناب فەرموو ئەگەر هاتو قیستەکەی دواخست کابرا ئەڵێ من لە دوو قیسا چاوەڕێ دەکەم لە دوای ئەوە بە حاڵ لێت وەرەگرم بە حاڵی قیستەکە لێ وەرەگیان بە حاڵی نەقدەکە سەبارەت بۆی کە فەرمووت تەقدیری یەک لە سەرسێ بە چی کراوە
طبعا يقل سرسي إما مبدئيك معني لشرع بيتي مبدئي استحسان واتا علماء هنديك جار بابتك هي نصي لسرنية علماء تداخل أكن لم بابتيا اسم لقانونا عقود معاملات قانون تدخل أكا لا إما لقانونا قاعديك مثلا العقد شريعة المتعاقدين واتا عقد شريعي متعاقدين بويان هي هر مرجك خويان دايئن لسري ريئك ونبيكن بلا جاري واهي قانونيا مشرعي قانوني يا قضاء تدخل أكا بو تعديلي أم التزامات أنا كي بون من العقد إذعانا عقد إذعان من أشم لقال كومبانيا اتفاق كم بورقرتني يا هر كومبانيا كيتر اتفاق كم بورقرتني سيم كارتك أم كومبانيا بالا دستلم مولاتيا أو يقايمي شرط يا بمن أم شرطاني كو أم داتي يا هر كومبانيا كشرط داعني من ناتوان معاملة لقال أم كومبانيا كم بون بنا أجلس بين حكمة قطاعي كهربائي دا بشريكيك شركة نظامي خاص قرتيوا كهرباء بو بقطاعي خاص أو شركة كتوزيعي كهرباء من وكو حاولاتي ملزم كهرباكي لي وربقرم وبيكرم بهر شرطيك أو دايعني أما بيوتي عقدي إذعان من ناتوان بلب جامل لمي ناكرم لو يكرم من مجبور أم تعامل لقلم شركة يابكم حالتك ضرورية ومرفقك حيوي من أكرم لم شركة منو أو كمن أشم راستا من بالرغبة خو ماچم كهرباء لو كومبانيا أكرم بلام رغبة كم ناتشارية ليرا حكمت بوي هي تدخل بك بو تعديل كردني أم عقدا كهردوك ما مرة زامندي خو مان كردو مانا بو أزاني من مذعين امتيايا يا كسيك ديتا صيدليك درماني كي بيويسا نخوشكي خطرة أم درماني لم صيدلية بين دزناكبه أم صيدلية أزاني وضعي خلق وايا بتايك بلاو بوتا أم هرلاي أو دسكبه نايفروشه بو نرخي كلا بازار مفروضه بي بفروشه نرخك زور زياده دكاتو استغلالي حاجي مواطن اكا خلق مجبور لي بكري حكمت بوي هي نرخ لسد او درمانه دابني وبزور بو صيدليه بو سعري بفروشه اما استحسانا بي او تداخل كردنا تصحيح عقد اذعانا نموني تربان زوره علماء كافرمون يجلسرسي ديار علماء استحسانا ام مبدأ دانا ولن يجلسرسي بترازي ضرري جسيم دروس اكا واتا ضرري كي وا دروس اكا كلواني لتواناي يكيك للاينكاني قري بستكيا انا بجاج قرزارك بچ خاون قرزك به بوي اما استحسانا دانا ونصك مانيه بفرمي بلا لواني اوان استئناسا بكوملك يا قياسا لسر كوملك مسائل تير ام رياري اندابه واستحسانا مبدأ نص مانيه لسر ام مساله اوي كفرموت اگر کابرای کمپانیا هر دو نرخ قبول بقیست و بحیج مشکلی نیه هر دو کی بله یا هر دو نرخ کی لسر سیاره کداناوا مشکل او کاته اما ببی دیاری کردنی نرخی کیان معامله که ببرینینوا اگر اوتی بونه بحاضر و بونه بقرض اما لین کا باسی قرض لقل اما مکه اما بحاضر مانوه طا معامله الغابوا يعني باسي حاضر لقل اما مكه بقر زمانه كاته معامله الغاب ويك معامله استا بلا ما قال اوا هر دو کی بله اما بلين قبول مان کرد بريار من ندا بكاميان اما او کاته حرام كدروسك اوی که فرموت کاتی کابرا دوما قصتکی تاخیر اما بحالی ورگره ام که بحالی ورگره بو نمونه تاقما کرسیکی پیداوه بش 5 ورقه پیداوه قرار ابو ب 5 قسط بیداتو قسطی 5 ورقه اداتوه ام قسطکی له ورگرتو 5 ورقه قسطی دوم خواره بیتوه شرطی لقلا کردوه 20 ورقه له ورگريتوه اگر بقلا وري بگريتوه مثل ورگريتوه اگر بدينار وري بگريتوه امرو که هي بس قصه بو که بحال بس يعني امرو لي ورگريتوه چونك داهاتو مجهوله امانات وان داهاتو بزاين دولارك اشكي انا اشكي او كاتجبه بالرباي نسيئه چونك بوي اشكني تو بدلك او نيتي يا اصاب معلوم نيه چنيكا كواتك امرو هر سي قصتكي 4 قصتكي تري بيك جوجمله ورگرين بس يعني امرو قلاكي بو اكين بدينار يعني بس ورقي لي ورگرين. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين.